هۆکاری سەرەکی پشت ئەم بڕیارە و ئامانجی بڕیارەکە بە دیاریکراوی چییە؟ بەڵێ سپاسانەکەم بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان. سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بیسەرانی ئازیز و بینەرانی بەڕێزی خۆشەویست و ئێوەی بەڕێز. ڕاستیدا ئەم بابەتە بابەتی ڕێخستنی وتاری هەینی لە هەرێمی کوردستانە. ئەگەر وەکو خودی پرۆسەکە سەیریکەین پرۆسەیەکی ئیجابیە، پرۆسەیەکی گونجاوە. ئەگەر مەبەستەکە بریتی بێ لە چاکسازیکردن لە شێوازی وتار و ئەندازەی وتار و پێگاتەی وتار و گونجاوێتی وتارە لەگەڵ واقعی هەرێمی کوردستانە، واگە خزمەتکردن بێ بە خودی ڕۆڵی زانایان لە هەرێمی کوردستانە کە ڕۆڵێکی فراوان و گەورەیان هەیە لەسەر لە ئاستی کۆمەڵگە و لە ئاستی هەرێم بەگشتی. ئەگەر بۆ ئەم لایە نەبێت کارێکی ئیجابی و کارێکی جێگەی دەستخۆشیە، ئەبێ هەمووان پێکەوە دەستخۆشی بکەین و بەبرەپیری بچین و ئیشێکی جوان و کارێکی باشە. لەبەرەوە کابوو خودی پرۆسەکە خۆی بۆ خۆی ئەگەر هەرچیەک لە پشتیەوە هەبێ بەڵام خۆی سەیریکەین خراپ نییە، چونکە لەبەرەوە پێویستیمان بەوە هەیە لە هەر کارێک ئێمە یەکەین جۆرێ لە چاکسازی و جۆرێ لە گەشەدان و بەرەوپێدان کارێکی پێویستە. خۆ ناکرێ ئێمە لەسەر ڕیتمی هەر بەردەوام بین ئەو ڕیتمە قابلی گۆڕان و چاکسازی نەبێ. بەڵام کەوابوو لایانی ئەرێنی هەیە و لایانی نەرێنی هەیە. لایەن ئەرێنەکەی لەوایە ئەگەر ڕێخستنەکە بۆ ئامانجە بوو کە وتمان کارێکی باشە. ئەگەر لایەن نەرێنەکەی ئەوەیە ئەگەر خوا نەخواستە ئەمە ئامانجەکە لە پشتی بریتی بێت لە جۆرێ لە کۆنتڕۆڵکردن، جۆرێ لە قۆڕەقکردن، جۆرێ لە داخستنی دەمی زانایان و مامۆسایان و مینبەرەکان بێ، کەمکردنەوەی ڕۆڵی مینبەرەکان بێ، یا بڵێن کۆنتڕۆڵکردنی ئازادی ڕادەربڕینی مامۆسایان بێ، ئەمە بەڕاستی خۆی بۆ خۆی کارێکی خراپە و ئەمە پەیوەندی بەلایانی مافی تاکە کەسەکەەوە هەیە کە ئەو مامۆسایە لە پرۆسی خۆی و شوێنی خۆیان ئازادی ڕادەربڕین و تعبیری لە ئاینی خۆی کۆنتڕۆڵەکەی باش نییە. و ئێمە ئەتوانین بۆ چاکسازی ئالەمبەرە ڕوبەڕووبوونەوەی ئەمە زیاتر بەلایەنە ئیجابەکە بڕۆین، نەچینە سەر لایەنە نەرێنیەکەی. لایەنە ئەرێنیەکەی تەفعیلکەین و زیاتر ئێمە خزمەتی پێ بکەین بۆ خۆمان. ئەویش بەواکرێ بەوەی کە لەگەڵ وەزارەتی ئەوقاف ئەتوانین بڵین پرۆسەکە خۆی پرۆسەیەکی جوانە، بەڵام ئالیەتی جێبەجێکردنەکەی قسەی تێدایە پێویستمان بە چاکسازیکردن هەیە لەم بوارەیە. ئەبێ ئێمە هەوڵ بدەین ئەو ئالیەتی جێبەجێکردنی کە پێویستە بۆمە بیکەین بیگۆڕین بەم شێوازەی کە ئێستا گەمە مەرکەزی تەنها لە وەزارەتەوانێ لیستەیەکی تایبەت چەند وتارێک ئامادەکاویتر بڵاوی کاتە بەسەر هەرێمی کوردستانە. ئەمە وان پێم وایە بەشێکی ئیجابی بەشێکی زۆر سلبی تێدایە، چونکە لەبەرەوە ناکرێ ئێمە کویەک بابەت لە هەرێمی کوردستانە لەسەر ئاستی هەموو شارەکان پێویستکە دابەزێنین. ئەگونجێ هەر شارە بۆ خۆی هەر ناوچەیە بۆ خۆی کۆمەڵە گرفت و کۆمەڵ بابەتی تایبەتی خۆی هەبێ. بۆ یەکە من پێم باشە ینی ئالێت ئامڕازەکەی جێبەجێکردنەکەی بگۆڕین. ئەوەش بەچی بە گفتوگۆ لە نێوانی زانایان و وەزارەتی ئەوقاف خۆیان ئەتوانین گفتوگۆی زیاتری لەسەرکەین. پرۆسەکە پرۆسەیەکی باشە، بەس شێوازی جێبەجێکردنەکەی چاکسازی تیا بکرێت. دەمێ ئەو بپرسم بەڕای بەڕێستانیان پێتان وانییە کە هەوڵەکە کارەکە بۆ خۆی کارێکی باش بێت، یعنی پێتان وایە کە باشە بەڵام نیەتەکەی و ئامانجەکەی ئامانجێکی باش نییە؟ وڵاهی لە ڕاستیدا نیەت ئێمە نایزانین، چونکە نیەتە بێتەوە شتێکە لە دەرەوە لە شاراوەیە، بەڵام ئێماڵێن زاهیری ئیشەکە وەکو دەرەوەی ئەبینین لە دەرەوە کارەکە پرۆسەیەکی باشە. بەڵام یەک شت هەیە راگرتی گەورەمان هەیە، ئەویش ئەوەیە نەبوونی متمانەی لە نێوانی مەزانایان و حکوومەتە. حکوومەتی هەرێمی کوردستان کاتی ئێوێ چاکسازی لە شتێ بکە ئەبێ هێندە خۆی شیرین کردبێ، ئەگەر شتێکی وە لە لای هاوڵاتیەکانی بە ئاسایی وەریگرێ. ئەم حکوومەتی ئێمە کێشەکەی لەوەیە هێندەی ئیشی خراپ هەیە، هێندەی بێمتمانەی لە نێوانی خەڵکەکان و کەسەکانی کارمەندانی خۆیان بۆ دروست بوو لە نێوانی حکوومەت و کارمەندانە. هەر شتێک کە ئێوێ بیکە ئەگە چاکیش بێ خەڵک بە خراپ سەیرێکا، چونکە نمونە خراپەکانی زۆرترن لە نمونە چاکەکانی. ئەمە خۆی ئەبێ حکوومەت خۆی ئەم ئەراسە ڕاستکاتەوە. پێویستە چاکسازی لە خودی وەزارەتەکە و لە خودی حکوومەتەکە بە خزمەت بە زانایان، خزمەت بە زانایان پێشکەش کە زانایانێک ئەگەر خزمەتی پێشکەشکەی بەرامبەری حتمەن ئەو سیقۆ متمانەی بە تۆ هەیە کارێکە یەکەی بە ئیجابی وەرەگرێ. ئێستا کە گەسلبیەتێکە بێ یان نەرێنی هەبێ لەلایەن زانایان لەبەر ئەوەن بێمتمانەی لە نێوانی حکوومەت و لە نێوان کارمەندەکانی حکوومەتە. ئەمەش بەڕاستی بۆچی ئەگەڕێتەوە بۆ کاری حکوومەت خۆی گەڕێتەوە کە نەیتوانی وەکو پێویست خزمەتکە بەڕوو بە زانایان بە ڕۆڵی زانایان لە هەرێمی کوردستانە. هەتا ئێستا کە سەرنجین سەرچاوەکانی فێرکردنی زانە و پێگەاندن لە هەرێمی کوردستانە بەرەو بەرەو برۆدان و گەشەکردن ڕۆژەکەسی ڕۆژ بەرەو وشکترێکە، ڕۆژ بەرەو هەوڵەدا زانایان کەمتر ڕۆڵیان هەبێ. زۆر باشە کاک دکتۆر، ئەمە پێتان وانییە کە لاوازکردنی پێگەی مزگەوت و کەمکردنەوەی یان دوورخستنەوەی تاچی موسڵمان بێت لە مزگەوت پامەکە ئەمە بێت لە پشتە بڕیارەوە؟
ئەگونجێ من زەم ئەگەرێک ئەوە ئەگەرێک چووکە ئەگە بە ڕۆڵ سەیری سیاسەکانی هەرێمی کوردستانی خۆمان بکەین لایەنە سیاسیەکانمان بەڕاستی وەکو پێم وتی لە ڕووی سیاسەتکردنیانەوە هێندە سیاسەتیان بە ئاراستەیەکی ئیجابی نەکردووە تا ئێستا سیاسەتکردن لە هەرێمی کوردستانە بەداخەواڵێم سیاست نەیتوانیوە وای لێبێ کە بۆ خزمەتکردن بێت سیاست بۆتە سیاست بۆ سیاست وای کردووە کۆمەڵگەش خراپکە کاری مزگەوتیش خراپکە کاری مامۆستاش خراپکە کاری زۆر موسسەسە دەستگاتیش خراپکە ئەگونجێ لە پشتی ئەمەوانێ لە ڕۆخی سیاسەکان لە ناخی سیاسەکانە ئەم ئامانجە هەبێ بەڵام ئێمە ئەتوانین سەیری ئەم ئامانجە نەکەین ئێمە ئەتوانین پرۆسەکە خۆی سەرنج بین لایەنی ئیجابی زۆری تایە ئەو لایەنە ئیجابیە بێنین وەکو خۆمان وەکو زانایان لەگەڵ وەزارەتی ئەوقافە بە هەمانگی و گوتار یا بڵێم حیوار ئەتوانین ڕێکی خێن بەوە ژەکرێ کە ئێمە ئەتوانین من پێشنیارێ بکەم لێرەوە بڵێم لە ئەتوانین ڕۆژانی چوارشەمان دیاریکەین هەموو خەتیبەکان لە شارەکانە لە سەئاسی شارەکان لە شوێنێکا کۆ ببنەوانێت دەستگای حکوومەتی هەرێم خۆی دیاریکە شوێنەکە لەوێدا ئەو مامۆستایانە ئەم وتارەکان دیاریەکرێت سەئاسی شارەکان مامۆستایان بەشدار بن لە دیاریکردنی وتاری ئەم ڕۆژە ئەم هەفتەی هەینیە ئەم هەینیە لەم شارەدا ئەو کاتە بە کۆی زانان دیاریەکەی نەک تەنها چەند کەسێکی تایبەت ئەو کاتە مامۆستایان خۆشیان حەز دەکەن هەر کەسە ئەتوانی ئیزافێ بکە وتارەکەی دەوڵەمەندترەکە شتی باشتری پێدا وازانن بەم ئالەتە بیکەین هیچ نیگارانی لە نێوان مامۆستاکانیشا دروست نابێ بە ئاسایی وەریەگرن کاک دکتۆر یەخستنی گوتاری هەینی دەچێتە خانەی پەیوەندی چێوە پێتان وایە لایەنێکی دیاریکراوە لە پشت ئەم هەنگاوەوە بێ لە ڕاستی لایەخستنی وتار خۆی بۆ خۆی پێم وایە ینی کارێکی باش نەبێ بەڵێ ئەبێ یەک وتار بین یەک باسکەین یەکشت بکەین ئەمە چووکە ئەگونجێت لە گەڕێکیشا بۆ گەڕێکێک وتارەکە دووبارە بێ یعنی لەسەر ئاستی گەڕێکێ بۆ گەڕێکە بێ حساب بکەین چونکە لە مەسەلەی گوتارە گوتاری هەینی ئامانجی گوتاری هەینی بریتە لە چی لە بتێ لە ڕێنماییکردن و لە ئاشناکردن و ڕۆشنبیکردنی خەڵکە بەرامبەر ژیانی خۆی دا ئەگونجێ ئەم وتاری من لەم گەڕەکەدا بۆ گەڕێکێکی تر نەگونجێ ئەم باسە لە گەڕێکی بۆ گەڕێکی تر نەگونجێ بۆیە پێم باشە حکوومەت لە ئاستی گەڕەکانە ئیش دەسەر بکرێت لە ئاستی ناوچەکانە وتار دیاریکرد لە مەرکەزیە ئەمە خاڵێکی تر لەوە کە جەناب دەفەرمی ئەگونجێ قۆڕەکردن کەمکردنەوەی ڕۆڵ بێ پێم وانییە بەم ڕۆڵێک مزگەوت کەم بێت ڕۆڵی مزگەوت خۆی بۆ خۆی لە کۆمەلگا ڕۆڵێکی گەورەی هەیە مامۆستای زانای مزگەوت ئەگەر خۆی توانایی هەبێ خۆی بەکار بێ خۆی کەسێکی کارا بێ ئەتوانرێ ڕۆڵی خۆی بینێ لە هەر جێگەیەکی مزگەوت تا بێ شەرنی هەتەنا لە وتارە کورتیکەینەوە مزگەوت ڕۆڵەکەی فراوانترە تەنها لە وتاری هەینیە و وتاریش ئێمە ئەو ڕاستیش بڵێن ئێستا وتار لە هەرێمی کوردستانە بەڕاستی لە زۆر شارەکانە جۆرێ لە فەوزاشی تێدایە ئێمە لایەنش بڵێن کە خودی ئەم پەرتەوازەیە لە وتار و ناڕێکیە وای کردووە حکومەت ناچار کە ئەم جۆرە هەنگاوە بنێ ئەوەش خەلەکە گرتو بۆ خودی زانان خۆمان کە نەمانتوانین وەکو خۆمان کار لەسەر ڕێخستنەکەی بکەین پێویستەکە حکومەتی هەنگاوی بۆ بنێ بە پێی زانیاریەکانی پێم ڕۆژ زۆربەی مامۆستایانی ئاینی پابەندی بڕیارەکە نەبوون مامۆستایانی ئاینی تا چەند دەتوانن ئەم بڕیارە ڕەتکەنەوە پێوەی پابەند نەبن خۆی لە ڕاستیدا بڕیارەکەی وەزارەتی بڕیارێکی تەواو هین نییە تەواو ئەوەی نەکرۆ بە تەواو پابەند بوون بەڵکو زیاتر ئەوەی کردو ئازادێکی داوە بە مامۆستایان کاڵێ ئەمە ئیجباری نییە بەڵکو ئەمە زیاتر دەوڵەمەندکردن و ڕێنماییکردنە من ئەوەی کە دوێنێ لەگەڵ بەڕێبەری جەنابی بەڕێبەری گشتی ئەوقافی سلێمانی پێکەوە بووین قسەکەی واکرد ئەوتی ئێمە کار لەسەر ئەوواکەین ئەو عینوانانە کە دیاری کراون عینوان ئەدرێ بە مامۆستا بەڵام مەرج نییە مامۆستا هەر تەنها پابند بێ بەوەوە ئەتوانێت لەوەش و سوود لە شتیش وەربگرێ یعنی ئازادی مامۆستا قۆرەخ ناکەین من قسەکەیم پێ باش و زۆر جوان بوو قسەکەی وتی ئازادی مامۆستا قۆرەخ ناکەین ئەتوانێت لەم ستیانە شتێک هەڵبژێرێ یا شتێکی تر لەگەڵ ئەمانە تێکەڵی کە محەممەد پێنجوێنی زۆر سپاس بۆ بەڕێستان کە میوانمان بوون لەسەر من سپاس لێواکەم